قەیسەریەک کە دەنگ و ڕەنگی جلی کوردی و بەرامەی کللتوری ڕەسەنی کوردەواریە. ئێرە بازاڕی قەیسەری نەقیبە. بازاڕی قەیسەری نەقیب لە ساڵی 1970دا لەلایەن شێخ مستەفای نەقیبەوە کە دەکاتە مامی شێخ مەحموودی حەفید دروست کراوە و هەر بەناوی بنەماڵەکەیان بەناوی نەقیبەکان ئەم شوێنە ماوەتەوە و دەمەوێت ئاماژە بۆ بدەم لە سەرەتای دروستبوونی ئەم قەیسەریەدا کۆمەڵێ دوکانی جۆرا و جۆری تێدا بووە، بەڵام دواتر گۆڕانکاری بەسەردا هاتووە و زۆرینەی ئەو کەلوپەلانەی لێرەن تایبەتە بە خانمان بە تایبەتی کەلوپەل و پێداویستەکانی تایبەت بە جلوبەرگی کوردی خانمان و هەروەها ئەکسوارات و جوانکاریە و جیالەوە دەمەوێت ئاماژە بۆ بدەم لە ساڵی 1985 و 1970دا تووشی کارەساتی سروشتی لافاو بوو ئەم قەیسەریە و لە ساڵی 1988 دیارە ئێرە بە تەواوەتی سوتاوە و ئەو ڕێژەی کە دیاری کراوە لە 95 قەیسەریەکە سوتاوە، بەڵام دواتر بە هەوڵی کاسبکارەکان توانراوە لە مانگێکە دووبارە دوکانەکانی دروست بکرێتەوە. وەختی خۆی لە ماوەی 2 ساڵدا ئەم قەیسەریە تەواو کراوە کە وەستایەک کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ هێناویانە بۆ ئەم قەیسەریە توانیوێتی لە ماوەی 2 ساڵدا ئەم قەیسەریە تەواو بکات و هاوشێوەی قەیسەریەکانی ناوچەکانی یاخود بازاڕەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە، چونکە وەستاکە هی ئەوێ بوو لێرە کاری کردووە ئەوەی لە نێو قەیسەریەکەدا سەرنج دڕات دەکێشێ کاتە سێری سەرەوە دەکەی بوونی چەند کڵاو ڕۆشنەیەکە کە بۆ ئاڵوگۆڕکردنی هەواو هەروەها بۆ هاتنە ناوەی تیشکی خۆرە بۆ نێو قەیسەریەکە. قەیسەری نەقیب زیاد لە 100 دوکان لە خۆی دەگرێت. دیارە لە ساڵانی ڕابردوودا خاوەنی 4 دەرگا بوو، لە ئێستادا 6 دەرگای هەیە کە هەرێکێکان دەچێتەوە سەر بازاڕێک و هەروەها گەڕەکێکی شاری سلێمانی لەوانە بازاری حەوزە وشکەکە و هەروەها بازاری هەنگوین فرۆشان و هەروەها بازاری کاو مەزادخانەکەی شاری سلێمانی و چەندین گەڕەکی دیکەی شاری سلێمانی. واتە بەگشتی ئێرە ناوەندێکی گرنگە بۆ پێکەوە بەستنەوەی بازار و هەروەها گەڕەکەکانی شاری سلێمانی کەواتە ئێرە ناوجەرگەی شاری سلێمانی بووە. باشووری قەیسەریەکە حەوشەیەک بووە کە پیان وتووە خان ڕێک ئەم شوێنەیە کە منی تێداوە ساوم هەروەها کاروباری گومرکیشی تێدا کراوە لە سەردەمی عوسمانیەکان پیان وتووە گومرکی ڕێژێ و جیالەوە دەگێڕنەوە ئەم خانە میوانخانەی لێجەرسۆن بووە.